8 مانگە دەرگای ئەم هۆڵانە کە گوزارشت لە مێژووی جینۆسایدی گەلێ دەکەن داخراوە. ئەو مێژوەی لە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە نمایشەکرا. دەمێکە نەبینەری هەیە نەخوێنەر. کارکردن لە نۆژەنکردنەوەی ئەم مۆنومنتە ڕاگیراوە. خەرج نەکردنی بودجە گرفتی سەرەکیە. لێ پسراوان ئاماژە بۆواکەن ناکرێت سمبولی گەلێک کە گوزارش لە مێژوویەکی پڕ لە قوربانیدانی نەتەوەیەکەکە بەم شێوازە دەرگاکانی دابخرێت. بابەتی قەیرانی دارایی گرفتی سەرکی بوو هیوادارین لە ساڵی ئایندا چیتر مۆنومنتی هەڵەبجەدا نەخرێت. لێرەوە پەیامان هەم بۆ وەزارەتی شەیدان هەم بۆ ئەنجومەنی وەزیرانەوەیە ناکرێ هەڵەبجە و مۆنومنتی هەڵەبجە بخرێتەوە چوارچێوەی هەنێ گرفتەوە. بەڕاستی ئەبێت گرفتی دارایی بەلا بنیەوە بڕە بودجە هێندا بڕێکی قورس نییە. ڕێژەکەی ئەوە زۆر نییە بۆیە داواکارین لە زووترین کاتا لە ساڵی ئایندا دەرگای مۆنومنت بکرێتەوە. هەموو ئەو وەفدانێکێنە کوردستان و یەنە عێراق قۆناغی یەکەمیان کە لە هەولێری پایتەختە قۆناغی دووەمیان دووەم هەنگاوی سەردانیان هەڵەبجێ و مۆنومنتی هەڵەبجەیە. ئێمە کلیلی چارەسەری ئێمە یاخۆ چەکی دەستی ئێمە لە هەموو ململانێ لە محافلی نێودوڵەتیەوە لە هەموو بوونە و مەراسیمە جیهانیەکانە بابەتی هەڵەبجەیە. بۆیە ئەم ڕەمزە یاخود ئەم سمبولە بەم شێوازە ناکرێت لە ساڵی ئایندا بمێنێت. هاوتەریب لەگەڵ کارەکانی نۆژەنکردنەوە ڤایرۆسی کۆرۆناش هۆکارێکی دیکە بوو کە پێشتر دەرگای مۆنومنتی شەیدانی هەڵەبجەی داخست. ڕۆژانە دەیان گەشتیار لە سەراستی دەرەوەی وڵات و ناوەوە سەردانی هەڵەبجە دەکەن، بەڵام بێ ئاشنابوون بە هیچ مێژوویەک دەگەڕێنەوە. توانین بڵێ مانگی سێ و ئەوانەوە هەتا ئێستا بە بەردەوامی ناو هۆڵەکان هەمووی داخراوە، هەمووی لە چاوەڕوانی تاواکردنی ئەو پرۆژەیان تەواویکەین. بەڵام ڕۆژانە بۆ خۆتان ڕەنگە ببینن میوان لەسەر ئاستی دەرەوە لەسەر ئاستی ناوخۆ و وەفدەکان و شاندی هەموویان، بەڵام بەداخەوە ئێمە ناتوانین هۆڵەکانیان پیشاندەین لەبەرەوە هیچی دیکۆمنتەکانمان هەمووی لابردووە، ڕسمەکان هەمووی لابراوە. حکوومەتی ئێرەم بۆ نۆژەنکردنەوەی مۆنومنتی شەیدانی هەڵەبجە ڕەزامەندی دەربڕیوە بە خەرجکردنی بڕی 48 ملیۆن دینار. تەنها 9 ملیۆن و 700 هەزار دیناری تاوەکو ئێستا بۆ خەرجکراوە. ئیدی هیچ پڕەپارەیەک بۆ نۆژەنکردنەوەی سمبولی شەیدانی گەلی کورد لە هەڵەبجە خەرج نەکراوە. دووجار بە نووسراوی ڕسمی داوا کراوە بڕی بودجەی دابینکراو خەرج بکرێ، وەڵامێک نییە. لێپسراوانیش داواکارن حکوومەت بۆ پرسە نیشتیمانیەکان پێویستە جیاکاری بکات، ساڵی ئایندا بودجەی بۆ خەرج بکات تا چیتە دەرگای مۆنومنتی شەیدانی هەڵەبجە بەداخراوی نەمێنێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.